ئەمڕۆ لە شاری سلێمانی بۆ ماوەی دەڕۆژ پێشانگای پیشەسازی بەڕێوە دەچێت کە گەورەترین پێشانگای پیشەسازی کە لە سلێمانیدا بەڕێوە دەچێت و ئێمە بە شێوەیەکی ڕاستەخۆ هاوکارمان تەرجەمان لەگەڵ دەبێت بۆ گواستنەوەی زانیاریەکان با شێوەیەکی ڕاستەخۆ لە پێشانگاکەدا. تەرزە سڵاوت لێبێت. سڵاو تەرزە. سڵاوتان لێبێت، سڵاو لە بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشی و ڕۆژێکی خۆشتان هەبێت. ئەمڕۆ لە شاری سلێمانی وەکو خۆشتان ئاماژەتان پێ کرد گەورەترین پێشانگا ناوی ئەم پێشانگایش بازاری پێشانگایەکە پێنجەمین بازاری پێشانگا لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی کە ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی دەکرێتەوە کە بۆ ماوەی دەڕۆژ ئەم بازاری پێشانگایە لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی لە تاسڵوجا بەردەوامی ئەبێت. بێگومان پێشانگا نێودەوڵەتیەکان جێگەی خۆشحاڵین کە ناو بەناو لە شاری سلێمانی و لە شارەکانی دیکەی کوردستانە گرنگی و بایەخی زیاتری پێدرێت. هەر بەم هۆیشەوە بە چاودێری پارێزگای سلێمانی و بە هەمانگی لەگەڵ ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی و هەم لە هەمان کاتە بیرمان نەچێت کۆمپانیای ئەتڵەس ئەسیلیش کە ڕۆڵێکی گرنگ و بەرچاویان بینیوە لە کردنەوەی بازاری پێشانگا لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی. ئەوەی کە لێرە دەبینێت کە هێشتا دەستپێکی با بڵێن بازاری پێشەنگاکەیە خۆیان ئامادەکەن لە بەرەوەی لە کاتژمێر 11 بە چاودێری پارێزگاری سلێمانی و بە هەمانگی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی افتتاحی یاخود بەڕێوەچوونی تەواوی یەکەم ڕۆژی بازاری پێشەنگاکە دەکرێتەوە کە ڕەنگە هەندێکیان تازە خۆیان ئامادە بکەن، بەڵام لە دوجار لە ڕۆژەکانی دواترا تەواوی ستاندەکان و تەواوی ئەو بەشانەی کە خۆیان بەشدارن لە تەواوی بازارەکەیە ئەتوانن بابەت و بوار و کەلوپەل و پێداویستیەکانیان تەواوی بابەتەکانیان نیشانی هاوڵاتیانی خۆشەویست و ئەو کڕیارانە بن کە ئەیانەوێت بێن بۆ سەردانی بازارەکە و بە نرخێکی گونجاویش تەواوی کەلوپەل و پێداویستیەکانیان دەستکەوێت. نزیکەی 150 کۆمپانیای ناوخۆیی و دەرەکی لە پێنجەمین بازاری پێشەنگا بەشداریان کردووە وەکۆی کە ئاماژەم پێکرد خواردن و بەشێک لا شێفە بەناوبانگەکانی کوردستانیش لەم پێشەنگایە بەشدارن. لە هەمان کاتە پێداویستی ناوماڵ و ئەکسوارات و جلوبەرگ و هەندێک لە براندە بەناوبانگەکانیش هەم لە ناوخۆی کوردستان و دەرەوەی کوردستانیش لێرە بەشدارن و بە نرخێکی گونجاویش ئەتوانن بابەتەکانیان دەستکەوێت. جا بە ئەوی ورتریش زانیاری تەواو وەرگرین لەسەر تەواوی بازاری پێشەنگا ئەچما لای میوانی سەرەکی پرۆگرامەکەم خات و گوڵان نیروانم لەگەڵا بێت بەڕێوەبەری بازارسازی. خات و گوڵان سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر بێتە لای من بە هەر لەوە دەست پێ بکەین. سپاس بۆ تۆ. پێم بڵێ پێنجەمین بازاری پێشەنگا لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی ئەم ساڵ جیاوازەکەی چۆن بودجێتان کردەوە لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب کە ویستان بە شێوازێکی فراوانتر ئەم پێشەنگایە ڕکبخەن؟ بەخێر بن سەر چاوان بەیانی ئێوە بینەرانی کورسات باش خۆشحاڵین ئەمڕۆ لە دوای چالاکیێکی تر بە نزیکەی توانیمان بازاری پێشەنگا لە ئەم ساڵە بکەینەوە. ئەمە پێنجەمین ساڵیەتی کە بازاری پێشەنگا لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی ئەکرێتەوە، بەڵام ئەم ساڵ بڕیارماننا ئەم چالاکیە جیاواز لەوەی کە لەگەڵ پێشەنگای کتێبا بکەینەوە بەسەر بەخۆ بێ. ئەمەش لە چوارچەوەی فراوانبوونی ئەم بازاڕەدایە بۆی کە بەشداربوویەکی زۆرمان هەیەەوە داواکراکە جیاواز بێ و بەجیا بکرێتەوە لە هۆڵی سەرەکی پێشەنگایە بێ بۆی زۆرترین کۆمپانیا و بڕاند و کارگە بتوانێت بەشداری بکە. ئەوەی کە ئاماژەم پێکرد سەرەتا 150 کۆمپانیای ناوخۆیی و دەرەکی تەواوی کۆمپانیا بەشداربووەکان بە شێوازێکی گشتی بەڕێزیشتان ئاماژەی پێ بکەنەوە بۆی بۆ بەرچاوڕوونی کڕیارە خۆشەویستەکان و هاوڵاتیانی خۆشەویستیش ئەگەر دەرفەتیانە بوو لە ماوەی ئەمدا ڕۆژەیە بتوان سەردان بکەن و بە نرخێکی گونجاو کاڵا و پێداویستیەکانیان دەستکەوێت. بەڵێ بە بەشداری نزیکەی 150 کۆمپانیا و کارگە و براندی نیشتیمانی و دەرەکی بۆ ماوەی دەڕۆژ لە 20 بۆ 29 مانگ بازاری پێشەنگا ئەکرێتەوە. ئامانجیکردنەوەی ئەم بازاڕە لەوەیە کە ناساندن، پیشاندان، نمایشکردنی کاڵاکان و کاڵا تازەکان و هەروەها بە نرخێکی هەرزان دەستخستنی ئەم کاڵا پێداویستیانە بۆ هەموو تاکێکی کورد بۆ سەردانی کاران بۆ وانێکێن و ئێرە و بازاڕیەکە. زۆر باشە. چ کەلوپەل و پێداویستێکی جیاواز لەم پێشەنگایە بوونی هەیە بە جیاواز لە ساڵانی پێشوو؟ هەموو پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان لە خۆراکی، لە پاکەرەوە، لە پێداویستی ناوماڵ، لە ئەکسسوارات، لە جلوبەرگ ئیلا ئاخری لە هەموو پێداویستەکانی ژیانی ڕۆژانە لێرە بەردەستە. باشێکەوەیە کە
هەر خێزانێک هەر تاکیۆکێت تێرە هەموو پێداویستەکانی لێک شوێنە واتە لە هۆڵی پێشانگەوە توانێت کاتێکی خۆشیشی تیا بەسەر بەرێ لەگەڵەوەی چەند جیاوازێکیشی هەیە ئەمساڵ ئەویش هەبوونی چالاکی هوەری ڕۆژانەوە دابینکردنی خەڵات و تیر و پشک ئەم بابەتانەکە ئەمە جیاوازێکی ترا بە بازاڕەکە. دو پرسیارە لێ یەکەم تەواوی نرخەکان تا چەندە گونجاو بە هاوڵاتیانی خۆشەویست بە تایبەتی لەم باردۆخی ئێستای کوردستانە کە بتوانن لە جێگایەکی وهایە تەواوی پێداویستەکانیان دەستکەوێت بە نرخێکی گونجاو و لە هەمان کاتە ئەو پرسیارەش ئەەکەم ئەم پێشنگایانە بکرێت بە کللتور. بەڵە بەدڵنیایی ئێمە لەگەڵ تاک بە تاکی بەشدار بۆکان کە بانگێشمان کردوون داوامان لێ کردوون بەشداری بکەن خۆیان ویستوانە بەشدار بن ئێمە ئەومان پێوتون کە نرخەکانیان ئەبێت جیاواز بێ لە نرخی دەرەوەی پێشانگە نرخی دەرەوەی ئێرە نرخی بازار بۆیە دڵنیاتانەکەمەوە هەمووانی سەردانی پێشانگاکەن تەواوی کۆمپانیا و کارگە و بڕاندەکان بەڵێنی ئەویان ناوکە بە نرخێکی زۆر تایبەت خزمەتی سەردانی کاران و ئەو خەڵکانە بکەن کە سەردانی پێشانگاکەن. سپاس بۆ ئێوەش بەخێر زۆر سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام خەت و گوڵان نیروان بەڕێوبەری بازارسازی ئەوەی کە لێرە ئەیبینن بڕاندە جیاوازەکان کە لێرە تای پێداویستیەکان و ئەو بابەتانی کە خۆیان حەزیان پێ کردو بەشدار بن لێرە با بڵێن براندێکی جلوبەرەکەیە پێم خۆشە بچمە لای بەشداربوویەک لەم براندە سڵاو لێبێ پێمان بڵێ ئێوە بە چی بەشداریتان کردو ڕاستی سا لە پشتەوە جلوبەرگە بۆ یەکەم جارە بەشداریتان کردو و جلوبەرەکەکانیشتان تا چەندە براندێکی ناوخۆییە و بە کوالەتیکی باشیش هێناوتانەتە نێو بازارەکە کوالەتی زۆر باشە بەشداریمان کردو لە مارەزۆلی هەولێر و ئانە لە سلێمانی یەکەم جارە براندەکە کوردیە بەڵام لە دەرەوە دروستەکرێت لە تورکیا دروستەکرێت براندێکی کوردیە سارەکانمان زۆر مناسبن ترکابۆ لە قالبی سلیمەوە ڕگولەرفیتەوە ڕگلۆر یان لە دەرقاچی باریکەوە هەتاپان چاکە سپۆرت جلوبەرێک بە هەموو سایزە قەڵە و بچووک وەسەد یعنی لە سلیم ڕگولەر هەموو شتێک بەردەستە چاکە سپۆرتێک ئەلوان و قیاسات ینی هەشتێک هەبێ لە ئێمە زیاد لە 12 ڕەنگی هەیە بەس بەوە لە بازارە بە ڕەنگی زۆر مۆدیلی زۆر ئێمە جێگە خۆمان کردو دڵی خەڵکە نرخەکانتان تا چەندە گونجاو زۆر گونجاو ینی لە بازاری شال ئەنی من بەس بە نرخ بردومانێتەوە گرانترین بلوز لە ئێمە 15000 بە داشکانەوە بێ بە 12000 لە مارەزارە دەرەوەش بەردەوام بەر داشکانمان هەیە لە مۆڵەکانی خۆمانە زیاد لە 6 لقمانەیە لە کوردستانە لە خزمەتان بەیوای بەردەوامیتان خۆشەویستان ئەوەی جێگەی دڵخۆشیە تەواوی ئەو براندانەی کە لێران ئەیانەوێت کوالیتی تەواوی بەرهەم و بابەتەکانیان کوالیتیکی زۆر باش بێت بۆی هاوڵاتیانی خۆشەویست بتوانن سوودمەند بن بۆ کەلوپەل و پێداویستانی کە ئەیکڕن و با بڵێن تەواوی پێداویستەکانی ڕۆژانەشی پێپڕ بکەنەوە و لێرە ئەبینین بەشێک لە پێداویستەکانی هەم منداڵان پێداویستەکانی ڕۆژانی خۆمان کە لێرە بەردەستە کە ڕۆژانە پێویستوان پێیەتی ئەتوانن لەم پێشانگایش دەستان کە سڵاوتان لێبێ بەخێربن پێمان بڵێ ئێوە چ بابەت و کەلوپەل و پێداویستێکتان هێناوەتە ئێرە ئێمە بابەتی مناڵ دایبی و شیر و هەروەها چاو قاوەشی لەیە ئەم پێشەنگایانە تا چەندە گرنگە کە بتوانن لێرە بە بازارکردنی خۆتان بکەن و کڕیاریش بتوانێت سوودێکی باشی لێ ببینە بەتەکید ئەم پێشەنگانە زۆر گرنگە هەموو بابەتێکی لێ بێت جل و بەرگ و هەروەها خواردن و هەر شتێک پێویستی بەڵێ دەستەکانتان خۆش بێت زۆر سپاس بۆ ئێوە تا چەندە ڕێنوێنی ئەوە ئەیەنە کڕیاران کە هەم بەرواری بەسەر چوونەکەی گرنگی ئەوەی ئەیەن کە تاماوەیەکی زۆر ئەو پێداویستێ بمێنێتەوە بەتەکیدەوە زۆر گرنگە کە بەرواری بەسەر چوونەکەی کاتێکی زۆری مابێت بەڵێ بەیوای بەردەوامیتان خۆشەویستان ئەوەی کە لە ناو تەواوی بازاری پێشەنگاکە بینین لە پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی تەواوی کەلوپەل و پێداویستیەکان زۆرن بۆیە توی خۆشەویست ئەتوانی بۆ ماوەی 10 ڕۆژ کە وەکو میوانەکەشم ئاماژی پێکرد کە ئەمڕۆ یەکەم ڕۆژە ئەتوانی سەردان بکەی لە ماوەی ئەم 10 ڕۆژەیە کە بێگومان تەواوی پێشەنگاکانیش لە کاتژمێردا تاوکو کاتژمێر 6 و 7 ئێوارە دەرگای واڵا ئەبێت بە ڕووی هەڵاتانی خۆشەویستە بۆی بتوانن سوودمن بن لە تەواوی پێداویستی و ئەو کەلوپەلانەی کە خۆیان ئەیانەوێت جا ئێستا پێم خۆشە بچمە لای یەکێکی تر لەو بەشداربووانەی تر یاخود یەکێک لەو با بڵێن خواردەمەنیانی کە لێرە لەم پێشانگایی بە بازارکردنیە بەشدارە بابەتی شیرەمەنی و هەم تەواوی ئەو خوارزانش لێرە بەردەستە کە سەرپەرشتیاری تەواوی کۆمپانیاکە
کە لێرە خۆی قسەمان بۆ کات سڵاو لێ بێت تۆم کاتت باش بێت پێمان بڵێ ئەو بابەتە شیرەمەنیانی کە ئێوە هێناوتانەتە نێو ئەم بازاری پێشەنگایەنەوە تا چەندە بەرهەمێکی تەواو خۆماڵیە و ئێمە بتوانین جیای بکەینەوە لەو بەرهەمانی کە هاور دەکراون یاخود ئەوانەی لە قوتونراون ئێمە بەرهەمی خۆماڵی و شیرەمەنی خۆمان دەستکەوە. سوپاسانەکەم بەخێر بن سەرچاو بە خێراتنی کەناڵی کورساتەکەین سەرچاومان بەخێر بن و سپاسی کۆمپانیای ئەتڵەس سپاسی کۆمپانیای ئەتڵەس ئەسیلەکەین کە ساڵانە هەڵەسێ بەکردنەوەی پێشەنگایانە دەستیان خۆش بێ وە سوود و قازانجێکی باشە گەێنێ بە ناوچەکە. ئێمە وەکو کۆمپانیای نەبع ڕەحمە تقریبا زیاد لە 20 ساڵە ئیشی تەوزیعاتەکەین لە کوردستانە و کۆمپانیای نەبع ڕەحمە تقریبا 6 فەرقی هەیە 6 فەرقی هەیە ئینشاڵڵا بەتەمای لە جنوبی شافەرعی تازە بکەینەوە لە سلێمانیە حەزەکەم تۆزە تەوزیحات بین ئەگەر بە کورتی وەڵامەکەم دەستکەی و پرسیاری کە لێم سەرچاو کۆمپانیای نەبع ڕەحمە تقریبا 4 ساڵە لە سلێمانیە تەوزیعاتەکە و سپاس بخوات زۆر بەسەرکەوتوی هەیە و ناوی ڕەحمە وەکو براندێکی لێ هاتووە ئێستا لە مەحافەزەی سلێمانیا بە تایبەتی. سپاس بۆ خواشتەکانمان کوالیتی زۆر بەرزە و ماست و پەنیر و چەند براندێکمانەیە حەزەکەین سەیری بکەن. ئەمانە بەرهەمی خۆماڵین یاخود ئیدەرەکین وەڵای زۆری تقریبن لە دەرەکین لە وڵاتانی ترەوە بەمانەیە بەڵام ماستمان هەیە ماستی خۆماڵی ماسی ڕەحمە کوالیتیکی زۆر بەرزی هەیە حەزەکەین ئینشەڵڵا دوای خۆشتان تامی بکەن و کوالیتی زۆر بەرزە و بەرهەمی ناوخۆی. باشە کەواتە گرنگی ئەوە ئێنە هاوڵاتیان کە بەرهەمێکی سروشتی و خۆماڵیە پێمان بڵێ بەشداریکردنتان لەم پێشەنگایانە تا چەندە هەماهەنگە بێ لەگەڵ کۆمپانیەکانی دیکەش کە بتوانن ئەزموونەکانی یەکتر وەرگرن. بەڵێ وەڵی ئەم پێشانگانە بەڕاستی زۆر سوودی هەیە داواکەین لە هەموو کۆمپانیەکان بەشدار بن و سواز بەخوا کۆمپانیای زۆریش بەشدار بووە بەتەکید سوودی بێت. سپاس بۆ بەشداریکردنتان خۆشەویستان ئەمە بەشێک لەو زانیاریانە بوو کە ئەمڕۆ لە پێنجەمین بازاری پێشەنگە لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی لە تاسڵوجە بۆ ئێوەی خۆشەویستم گواستەوە ئەوەی کە ئەیەوێت تەواوی پێداویستی و خواردن و بابەتەکانی ڕۆژانی دەستکەوێت ئەتوانێت بەشدار بێت لە بازاری پێشەنگە لەبەرەوەی هەر ناوەکەی بەخۆیەوەتی هەمە جۆرە هەموو پێداویستەکانی ڕۆژانی تایە فرەچەشنا تۆ توانی بە نرخێکی گونجاو و بە ئاست و کوالیتێکی زۆر باشیش بەرهەموو کاڵا و پێداویستەکانی ڕۆژانەت دەستکەوێت. ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم. وڵات تەرزا زۆر سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بووی بۆ گواستنەوەی هەموو ئەو زانیاریانەی کە لە پێشانگە و لە فستیڤالەکەدا هەیە دووبارە سپاس.